5 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دەرهاویشتەکانی ئەو ڕووداوە. تا ئێستا هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێم کە هۆکاری سەرەکی و ڕووداوە بوون یەک تۆمەتبار دەکەن بە خیانەتکار و لە فرۆشتنی خاک و دەستکەوتەکان. بەرپرسێکی کۆمەڵی دادگەری لە کەرکووک دەڵێت ئەو بارودۆخی ئێستا لە کەرکووک دەگوزەرێ دەرئەنجامی ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017ەیە. ئەم ڕووداوەش بەهۆی ناکۆکی بینی لایەنە سیاسیەکانەوە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو وەزعی بە ماقارەی ئێستا گەیاندووە. بۆیە 16 ئۆکتۆبەر ڕووداوە بووە ڕووداوێکی تاڵ و ڕووداوێکی قێزەون بووە لە مێژووی کووردا، ئەوێش بەهۆی ئەم هێزە سیاسیانەوە کە بە تایبەتی پارتی و یەکێتی کە دروست بووە. بۆیە خەڵکی کەرکووک ئێستا زۆر لە وەزعێکی ناخۆشە ئەژێن، وەزعی ناوچە داپڵاوەکانە ئەو وەزعی ئەو شوێنانەی کە بەردەوام حەشتی شەعبی و عارەبە هاوردەکان ئەچن سەر و دیانەی سەرگەڕان و ئەو دیانەی تۆپزاوانە داوای ئەو زەواناکەنەوە کاتی خۆی کە 57 هەمووی مڵکی کووردە هەمووی بەدەست کوردەوە. بۆ ئێستا وەزعی کەرکووک لە وەزعێکی زۆر خراپایە و ڕۆژ بەڕۆ وەزعی کەرکووک لەم شارە خراپترە بەردەوام تعریب ئەکرێت لەلایەن دەسەڵاتدارانی ئێستایەوە کە شاری کەرکووک بەڕێوابن. هاوکات چاودێرانی سیاسی پێیان وایە 16 ئۆکتۆبەر پیلانێک بوو لە دژی کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێم کرا، چونکەوی هێزانەی کارکتەری ئەو ڕووداوە بوون ئێستا هاوپەیمانن و دۆستی حزبەکانی دەسەڵاتن. دیارە من 16 ئۆکتۆبەر بەجددی بە پیلانێکی ئەبینم لە دژی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم. پیلانەکەشت لە دەستدانی تەواوی دەسەڵاتی کوردی بوو لەم ناوچانە. ئەمڕۆ دەبینین ئەو هێزە کوردیانەی کە سەبەبکاری ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر بوو هەر ئەو هێزە سیاسی کوردیانە هاوپەیمان و دۆست و ئەحبابن لەگەڵ ئەو هێزە عێراقیانەی لە 16 ئۆکتۆبەر هێزی سەربازیان هێنایە سەر کورد. کەواتە ئەمڕۆ کەرکووکیەکان دەبینن هەم لایەنە کوردیەکان ئەوانەی سەبەبکاری 16 ئۆکتۆبەر و ڕیفراندۆم بوون و هەم هێزە عێراقیەکان دۆستن. کەواتە قوربانی ڕاستەقینەی 16 ئۆکتۆبەر خەڵکی کەرکووک و خەڵکی ئەم ناوچانە بوو. ڕووداوی 16 ئۆکتۆبەر دەرئەنجامی ئەو پێپلانی و بەرنامەیەی کە یەکێتی و پارتی لە ساڵانی ڕابردووە لەم ناوچەیە هەیان بۆەوە بە ئێستایشەوە و هیچ ڕووداوێک پێش 16 ئۆکتۆبر دوای 16 ئۆکتۆبر وای لەم دوو هێزە نەکردەوە بە خۆیاندا بچنەوە پێداچنەوە بە خۆیاندا بکەن هەڵەکانی خۆیان ببینێن و بتوان بناخاون سوپایەکی نیشتیمانی و یەک بڕیاری سەربازی و ئەمنی و سیاسی گرنگ لەم ڕووداوانەیە. بۆیە ئەکرا 16 ئۆکتۆبەرەوە و ڕۆژێکی ئاسایی مامەڵی لەگەڵ بکرایە و سوپای عێراق لە بارودۆخێکی نائاسایی کەرکووکی بەجێ هێشتووە کە هاتنی داعش و ئەو بارودۆخە بوو. ئەکرا وەکو پێش 2014 سوپای عێراق بە هەتاتەوە کەرکووک هیچ کێشەیەکیش دروست نەکرایە، بەڵام ئێمە خاوەن دوو هێزین، ئەم دوو هێزە هەمیشە لە بۆسەیان بۆ ئەوەی یەکتری بخەنەداوە و یەکتری تۆمەتبار بکەنەوە بۆ ساڵانێک بتوانن کە دژی لایەنەکەی تر بوەستنەوەیان لایەنەکەی تری پێ بشکێنن لە ڕووی جەماوەریەوە. باهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دەرهاویشتەکانی ئەو ڕووداوە جگە لە دەستدانی دەیان پۆستی کورد لەو ناوچانە تا ئێستا سەدان خێزانی کورد نەگەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان و بەدەیان خێزانیش لەلایەن حزبەکانیانەوە ڕێگە نادرێن بگەڕێنەوە شارەکە. بۆیە تا دێ دەرهاویشتە و دەرەنجامەکانی ئەو ڕووداوە قورستر دەبێت و پارتی و یەکێتیش لە خەمی بەدەستێنانی دەسەڵات و پۆستی زیاترن لە بەغداد. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.